ئەمجارە نوژین لە خانەقینی کوردستانیە، بەخشین و هاوکاریەکانی دەگەێنێتە ئێرە. خێزانێک بەسەر دەکەین، دایک و 5 منداڵن. ئەوەندە ماندوون دروستکایی لە ژیاندا نەماوە. بەیاوەری نووسنگەی دەستگای خێرخوازی بارزانی لە گەرمیان لە نزیکەوە گفتوگویان لەگەڵ دەکەین. ئێمە ئاگدارین لەسەر ڕەوشی بەڕێستان لە ڕێی ئۆفیسی گەرمیانی دەستگای خێرخوازی بارزانی. ویسمان لە نزیکەوە سەردانتان بکەین و بزانین ڕەوشی ئێوە چۆنە. لە کوشی دوایی باوکیانەوە دەست پێ دەکەم کە بەهۆی نەخۆشیەکەوە نزیکەی 3 مانگە ئەمری خوای کردووە. خوا لێ خۆش بێ ئینشاڵڵا. خۆتان خۆش بن. نەخۆش بووە بزانم وانە؟ بەڵێ وەڵا نەخۆش بوو. ئەوەڵ دەستی بێ و دەستم قووەتی نییە. ئەی کەم مراجعە کرد دکتۆر لە خانەقین، لە بەعقوبە، بەغداد، کەرکووک، سلێمانی، کەمە کەفتە ناوجێ. کەم دەستی بی دا لە پای، دا لە شیگشتێ نەشر کردە گیانی. شەلەلی کرد شەلەل عام. دا لە زوانی 5 ساڵ کەفتە بانجی. تا 5 ساڵەکە علاج طەبیعی کردیم دکتۆر، ئەرا هەند بردیمنێ. وتیم بەکەت علاجی بوت. خەڵک مساعدەی کرد براگانی. ماڵەکە فروشتم. ئەرای ماڵەکەت فروشت؟ بەڵێ. بۆ عیلاجەکە؟ بەڵێ. وا عیلاج. سێش خۆدان دوێنین ئەیە کراخانیە. دوای 5 ساڵ عەمر خۆدا کرد. کەم کەفتە بانجێگە. ڕێی نەکرد. عەربانە هاوردی مەرای. نانەکە وەک مناڵ بووی چگەرە وردی کردیم نەیدەمیەوە. ئاوەگە گەرەوە کەوچەک. کەمە وەک مناڵ بووی چک بوو. خۆیش و عەمرە نێ فەرە گەورانێ. حاڵمان خۆش بی لە ئەوەڵە. چیشی دەکرد؟ وەڵا ڕۆژانە کاری ئیش کرد. ڕۆژانە کاری کرد. وەڵا دوای 5 ساڵە عەمری خۆدا کرد. دەرەقەت ناکرد. ئەمر خۆدا بێ. 5 مناڵەرا من هیچ تەجیۆ. 3 مەکتەبن دەوام کەم طەلەبەی مەدرەسە. 2 بیوچەگەن شیرخۆرە. شیریان خۆت. ظروفەیش ساعبە. ئەو سیانە وەبزانم هاتوچووی مەکتەبیان بە پاس و ئەوانەیە. بەڵێ مانگانەکەشتان کرێ. چۆن دەتوانن بژێوی ژیان پیا بکەن؟ وەڵا دوی خەڵک یارمەتیم دەرد. خۆمیش فکر مانگانەکەمە گردەکەی من وشم قەینە با دەبەرەی مناڵام کەم طەلەبەن لە دەستیان نەچێت. ئێستا بەرپرسارەتێکی قورستر کەوتە سەرشانی ئێوە. بەڵێ. هەم منداڵەکان، هەم باوکیان خوا عەفویکە، بەڵێ، هەم کرێ. خانیە ئەیش خۆدان ظروفە ماڵا دوێنین حاڵم دوێنین. خانوویەکی بەڕاستیش بێسەروبەرە یانی. وەڵا ناخەفیم وەڵا شانە لە ترسە تماشای مناڵەکانم کە. بۆ؟ ئەی تەواو نییە خانوەکە حەشەرات تا لە تێ سەقفەکە. ترسێم لە بوونەی مناڵانە. مناڵ بووی چگم هەست. ترسێم لە بوونەیانە. باران بۆ ترسیم من ناخەفیم. لە ماڵ دەرچین. لە باران لە ماڵ دەردەچی؟ چمە ماڵ خۆشکانە ماڵ کەسەکان خۆی. بۆ ترست لەوەیە کە بەسەردان بڕۆخێ؟ بەڵێ. تەواو نییە ماڵەکەش قڕە خلاص کردیم. ماڵەکە تەواو نییە. لە بوونێ ئەوە دەرچین. بارانی بوو تشتی بوو. جەوەگە خاستنەوە دەرچیمە. دوای ئەو هەموو ناخۆشیەی کە کێشاوتانە لە ماوەی ڕابردوودا، ئێستا چه ئامانجێکتان هەیە؟ چ خەونێکتان هەیە؟ وەڵای سەدی چاڕێک یەکی کەم لەوەی ماڵە خلاصم کرد. مە حاڵمان خۆشەوە بوو لە بوونەی مناڵەی لەو.
ئەرە خاترەی مناڵی لە من تا سەر ئەرایان نییە وتم زەمانی مناڵی لە ماڵی بوو ستریان بکات لە چی گردە بوون منداڵەکانت زیرەکن لە مەکتەب باش ئەو زیرەکشن خاسکە ئینشاڵە سەرکەوتوو دەبن خۆش بێ. دڵنیام مادام دایکێکی وەکو تویان هەیە دڵنیام مەمنونتان. سەرکەوتوو دەبن و هەم سەری خۆیان و هەمی ئەوە و هەمهی ئێمەش بەرز دەکەن مەمنونتان. من ئەم بەڵێ. سێ زەرفەم پێیە دەمەوێت لە بینی ئەم سێ زەرفە یەکێکیان هەڵبژێری ئەو جەبیکەوە بزانە چی تێدا پێم خۆشە بە دەنگی خۆت بخوێنی بزانی ئەو نامەیە کە لە دەستگای خێرخوازی بارزانانی بوتان هاتووە چییە؟ بەڕێز ڕووپاک کەریم عەسکەر ڕێز و سڵاو ئێمە لە دەستگای خێرخوازی بەرەزانی لە چوار چێوەی ڕۆژ نوێژەن بە ئەگەر خۆمان دەزانین باری قورسی سەری ژیانت ئێوە کەین بۆیە لە سۆنکای پرسیاری تێمنەنە بریاری لە سۆنگەی بەرپرسیارەتیوە بە دیاریکردنی موچەکەی ماگانە بۆ بەرزێتان بۆ ماوەی زیاتر لە 2 ساڵ دەتوانن لە ڕێ جێگەیەک بانگی تایبەتی بە دەستگای خێرخوازی بەرەزانی وەربگرن لەگەڵ ڕێزی خۆشەویستمان دەستگای خێرخوازی بەرەزانی مەمنون هەزار مەمنون ئەرادانە ئێمە خزمەتتان دەکەین خوددالیدا ڕازی بووە بان سرە زۆر سپاس ئێمە وەرە دڵم خۆشەکردن ئێمە موچەیەکماندانەوە بوو زیاتر لە 2 ساڵ و ئینشاڵە بەردەوامیش دەبێ خۆش بۆ ماگانە بۆ بەڕێستان بۆی بتوانن بژێوی ژیانی هی منداڵەکان پێی دابین بکەن. بچینە ئەم دووەش ئەم جارە کامیان. ئەو فرمێسکانە هیچین وڵات دڵم خۆشە کردی مەمنون دانێ خوددالیدا ڕازی بوو وەکو برای گەورارام وسیان بە دڵخۆشی ئێوە ئێمە خۆشترین وڵات خۆش بێ دڵم خۆشە کردن خوددا دڵدا خۆشە بکات مەمنون دانە ئەمەشیان بە دەنگێکی بەرز بخۆینە بزانین. ئەگەر لەبەر فرمێسکەکان ناتوانێت بخێنی من بابەت بخێنم. ئەو نامەیەمان بۆ هەرسێ خوشک و برا ئازیزەکانمان فاتیمە و حەیدەر و کەرارە دەزانین سەرەڕای ئەوەی لە ماوەی ڕابردوو لە چەندین ڕووداوی نەخۆش و چاوەڕوان نەکراودا تێپەڕیون گەورەترین و گرنگترینیشیان لە دەستدانی باوکی بەڕێستان بوو بەڵام هیچ کام لەم ڕووداوانە نەبوونە هۆکاری ئەوەی واز لە خوێندنی خۆتان بێنن هەر بۆیەش ئێمە وەکو دەستگای خێرخوازی بارزانی دەستخۆشیتان لێ دەکەین و پێتان ڕادەگەێنین کە خەرجی 2 ساڵی خوێندن بە هاتوچوی قوتابخانە و بۆ ئێوەی بەڕێستان دابین دەکەین هیوادارین لە خوێندنی خۆتان سەرکەوتوو بن و داهاتوویەکی گەشت بۆ دایک و خوشک و برا و هەموو کوردستان ئێمە تێچووی 2 ساڵی خوێندن بە هاتوچووە بە هەموو پێداویستەکانەوە حەیدەر بە هەرسێکیان سەرکەوتووبی ئینشاءڵڵا موافق دەبن هەرسێکیان دڵنیام لەوەی کە سەری توش بەرز دەکەن و داهاتوویەکی گەشیشیان دەبێت بابینە سەر ئەمەیە ئەمەشیان هیسێم
من زۆر دڵخۆشم بەوەی کە ئەو فرمێسکانە دەبینم و هی خۆشین خۆی حاڵم زۆر خۆش بێت دڵم خۆشە کرێ خوددا دڵدان خۆشە کرد مەمنون دانم خزمەتتان دەکەین و خدای گەوران خۆش بێت بە ماس سەرم خۆت بخۆنە ناتوانانی بخوێنی ناتوانم بەڕێز ڕووپاک کەریم ئەسکەر ڕێز و سڵاو ڕەنگە هیچ شتێک وەکو ئەوە نەبێت کە منداڵ بێناز بمێنێت و لە سەرەتای ژیانیدا باوکی لەدەست بدات کلێنێکی گەورە لە منداڵیە بۆ بەجێ بهێڵێت هەروەک ئێوە ئەگەدارن ئێمە لە دەستگای خێرخوازی بارزانی بەشێکی تایبەتمان بە ئازیزان هەیە بڕیارمانداوە کە لەم ڕوو بەدواوە هەموو منداڵەکانت بە منداڵی خۆماندا بنێن و بە تایبەتی علی موچەیەکی تایبەتی لە بەشی ئازیزانی دەستگای خێرخوازی بارزانیەوە دەبێت تەمەنێکی درێژتان بۆ دەخوازین خدا دڵدان خۆشە ئێمە لە دەستگای خێرخوازی بارزانی بەشێکی تایبەتمان هەیە یەکێکە لە گرنگترین بەشەکانی دەستگای خێرخوازی بارزانی کە ناوی بەشی ئازیزانە ئەو منداڵانەی بێ باوکن ئێمە بە منداڵی خۆماندا دەنێن وەکو دەستگای خێرخوازی بارزانی و موچەیەکی تایبەتیان لە ئێمە دەبێت ماگانە شاد عەلی و تەبارەکیش ئینشاءڵڵا ئەو ناوی ئەویش دەنووسین هەردووکی ئینشاءڵڵا معاشێکی تایبەت دەبێت لای ئێمە باش سەرە مەمنون دانم شعورێکە نێزانم چی ئەرادان بشمێ ڕاستی دڵم خۆشکردن تایسەی شتە نەدیمەوە سەرم ناکێ خۆش بێ هیوادارم هەر دڵخۆش بمێنی خوددا لیت ڕازی بوو هەمیشە لەسەر سەبووری خوا دەرگای باشترمان بۆ دەکاتەوە بەش بێت خوددا عافیەت بێ پیران خوددا لیدا ڕازی بوو پێم خۆشە ئەمەش لەدەست بێت بزانی دواتر تو پێت وایە چی تێدایە ئەمە تەسەوور دەکەی چی تێدا بێت بیکەوە تو ئەو وەرەقانەم دێ بالای من بێ کەوەرە وەرە لای من تەبارەک وەرە تەبارەک بۆ لێ ماڵە بۆ لێگەرێ دەسخوات بکەرم نانە خۆت دەکەیەوە ئاکە ئەوم بدێ کریلە چەسەکە کاک محەممەد وە خوددا باوەڕ نییە کەم نیزانم چەس پیرۆزە خوش بە خوددا ماچزێگە لە لای خوددا هاتی مەمنون هەزار هەزار وەنە ڕقا بە خوددا وەڵا ماچزێرم کردی حەیدەر وە خوددایە لە چاو دەرم کردی نەزانم لە چی دەرم کردی نێزەمانە یەکن هەمە خەو یەکن خەوە وەڵڵا کاری ئێوە کردینە زی کەس دای سەرام نەکردی زی کاک محەممەد مەمنون دانم کاک سەلاح گشتی داوە بان سەرم هاتیش وەڵا کاری ئێوە دایی مناڵی نەکردینە کەس نەکردی زی مەمنون خوددام دەوەمە هێن خێرخوازی بەرەزانی مەمنون هەزار مەمنون ڕقاپی ئێمە وەکو دەستگای خێرخوازی بارزانی خزمەتتان دەکەین ئێمە خانوویەکمان بۆ داناوم بە تەواوی کێلوپەری ناو ماڵەوە محەممەد وەڵا کاری وە کردینە کەس نەکردی هیچ شتێک لەگەڵ خۆتان نابن و ئێمە خزمەتتان دەکەین مەمنون دانم زۆر دڵخۆشم بە دڵخۆشی خۆش بێت وە خوددایە هێن خۆشیە ڕاستی دڵم خۆش شەو کردین والله شەو خوددا خۆی زانێت ئیمە چی خەفی من و ئەی مناڵی لە ترسیان حەشەرات ناو سەقفەکە گڕەخوات ترسیم لە بوونێ ئەیە کاری ئێوە کردینە سێ تا ئیسەوە نەدیمە ئێمە
وتەیەکی بارزانی نەمر هەیە کە هەمیشە دەڵێن دروشمی ئێمەشە لە کارکردن دەڵێن شانازیە بۆ ئێمە شانازیە بۆ مرۆڤ خزمەتکاری ملەتی خۆی بێ بۆیە شانازیە بۆ ئێمە کە خزمەت ئێوە دەکەین زۆر سپاسان دەکەین کە ئێمەتان قبول کرد خۆش بێت بە باش سەرم هاتی مەمنون دانم هەزار جار پیرۆستان بێت خۆش بێ خوددا لێت ڕازی بوو پیرۆستان بێت زۆر زۆر دڵخۆشیم بە مەمنون دانم وەڵا ڕاستی دڵم خۆشەوە کردین وە خوددا ڕاستی خوددا بکەم هەر سەربەرز بێن عەمر دریژ بێن ئینشاءالله ئینشاءالله خوددا عافیت بێگە پیدان لەوا مناڵم گردە و کردین خوددا عافیت بێ پیدان خوددا لیدان ڕازی بوو عەمر دریژ بێن زۆر سپاس ئێمە با زۆر ڕاتان نەگرین بۆیە منداڵەکان حازرکە بێکەوە دەچینە خانووە تازەکە ئینشاءالله هەزار جار پیرۆستان بێت و هەستە بابڕێ خۆش بێت منیش هەزار مەمنون لە لیدان بوو صلوات على محمد معجزة رامن كردين والله كاري إيوة كردين السي هزار ممنون خدا وإيوة دومي خدا لي دان رازي بو والله بينا باوقو براء رامن ممنون دانم كاري كردين ستر أي من ليلة كردين خدا لي دان رازي بو ممنون هزار ممنون أرادان معجزة رامن كردين والله يشم خوجين ممنون دانا هزار ممنون أرا خدا وأرا إيوة والله دەستدان خۆش بوو کاری ئێوە کردینە وەڵی ئیشم معجزەست مەمنون دانم هەزار مەمنون خوددا لیدان ڕازی بوو ممنون أرا خيزاني خير خوازي خيزاني كبرزانية ممنون أرايان ممنون دسيان خوش ممنون أرائي خير خوازي لليم كردن خير خوازي برزانية دستدان خوش بو والله إن شاء الله هالسر دان برز بو خدا قوت بيغا بيدان بتونين يارمتي هل شبت بخت بين لوا من لي كار در كردين هزار ممنون دستدان خوش خدا للی دان راضی بو ای کار را من کردینه کس نکردی سیتایسه خدا للی دان راضی بود دست خوشی للی دان کم خدا لو کس راضی بود لو یارمتی منو منالم دا لی تنگیه درم کرد خدا خوی ارادان بوسر دست خوش ممنون دانم دلم خوش شو کردی خدا دل دان خوش شو بکن رشنایی خسینه ورچو منالم خدا رشنایی بخدر ریدان ان شاء الله ان شاء الله یا ربی ستر دام کد عافیت بیده پیدم دوای فرۆشتنی خانووەکەیان بۆ چارەسەری باوکیان هەموو ئاواتێکیان چوار دیوارێک بوو کە هی خۆیان بێ لە بەرنامەی نوژین توانیومان ئەو ئاواتەیان بۆ بهێنەدی منداڵەکانی ڕووپاک لە نێو خانووە تازەکەیاندا ئەوەندە دڵخۆش بوون هەمومان هەستمان بەو دڵخۆشیە دەکرد تەنانەت بۆ کەڵەکەی دەستی تەبارەکیش دەیزانی چیتر ناگەڕێتەوە نێو ئەو ناخۆشیانە و ژیانێکی خۆش دەست پێ دەکەن.